کۆمەڵی خێزانی یاوەری گەڕاون لە کەرکووک کێشەوەیان هەیە ئەگەر لە شوێنی نیشتە جێ ئێستایان دەربکرێن. هەوڵی دەرکردنی و خێزانە کوردانە لەلایەن کۆمپانیای نەوتی باکوورەوە دەدرێت. هاوارەکانی کەمپی عەرەفە داوا دەکەن لە شوێنی ئێستایاندا بمێننەوە. هەموو ڕۆژێک بە بیانی ئەوەی کە ئێمە تەجاوزین کامان لەگەڵ خۆمانە عارەب و تورکمانش هەیە بەس دێنە گیان کوردەکان بۆی دەریانکەن بە زۆرەم لێ لە ڕۆژی پێنجشەمی داهاتووەوە بەڵێ دوو ئافرەتێک و زەلامیشیان بردو ئەمڕۆ بەریانیانداوە بە کەفالەتی 10 ملیۆن بۆ 20 ملیۆن. شەریکەی نەوت هەموو هەفتەیە 10 ڕۆژ جارێ دێن ئەمان بن لێ تەعاودمان پێدەن کەفالی 10 ملیۆنمان پێکەن دەبێ بارکی داوا لە ڕێی کەدارەکە و داوا لە بەرپرسەکانەکەم ئای بەهانەمانە بێت. ئەیژن هەموو عێراق تەجاوز هەیە لە ڕێی بەغا لە قادسی هەمووی وا خانووی تەجاوزەکە کەس ناچێتە گیانێ باس بۆ گیان کوردەکان دێن ئەلێرە چەند ماڵێک هەیە زەلامەکانیان مردو عایلەکانە ناو خانۆکانن لە شەریکن قەت ناچنە گیانیان عەرەب و تورکمانن باس بۆ لای کوردەکان دێن. معنامان نییە بەس غەدرمان لێکەن بەم زستانە بە منال وردەوە وەڵڵاهی وا هەیە ڕۆژی جوعمە توێ ساوەری کردە نەی بووە بچێ مریش شێ بکڕێن ئەوە خوا قبوڵەکە ڕەشوڕیت ئێمە لە دەست سەدام ڕامان کردوین بۆ هەولێر و تولێمان ئیسا گەڕاینەوە هەمان لێکن یەقین من لەوەی کە دیفاعکەرێکی باشە بین پەرلەمانتەرانی یەکێتی لە کەرکووک بە دۆدا چوون بۆ کێشەیە دەکەن پەرلەمانتەران دەڵێن ڕێگا بە دەرکردنی و خێزانە کوردانە نادەن. کاتی خۆی چۆن بەعز بە قانونێکی دائنا و خەڵکی تەرحیلە کردو مڵک و ماڵی خەڵکی داگیرە کرد ئەمەی ئێستای بینین دیارە خەرقی دەستورە خەرقی مادەی 140 لە بڕیارەکانی لیزنەی مادەی 140 هاتووە لە بڕیارەکانی حکومەت خۆیان هاتووە کە دەبێ هەر ئاوارەیە گەڕایەوە پارچەسەیی بۆ دابینکرێ قەرەبوو بکرێتەوە بۆی خانوشتەکانی دروست بکاتەوە. ئێمە لەگەڵ لایانی پەیوەندیدار لەسەر خەتین چەند ڕۆژێکە لەگەڵ هەواڵانی تری پەرلەمانتارانمان کە ئەم مۆزوعات جارێک تەجیل بکرێ و تەڕەویسی پێ بکرێت تا ئەو کاتەی ئیدارەیەکی دادپەروەر لە کەرکووک دێتە ئاراوە بۆی قەرەبوویەکی باشی ئەم هاوڵاتیانە بکە بە پێی ئەوەی کە شایستەی خۆیانە لە جێومەکانیان بۆ دابین بکرێت و قەرەبووی مادی بکرێنەوە ئەوانیش ئەگەر حکومەت بەو قەرەبووە هەڵبسێت ئەوانیش لێرە نیشتەجێ نابن. 260 خێزان یاوەرە لە گەڕەکی عەرەفە لەژێر هەڕەشە یاوەرەکردنەوەدان پەرلەمانتەران کێشەکەیان بە کاتی ڕاگرتووە بەڵام چارەسەری کۆتایی بۆ کێشەیە لەوەدایە بڕیاری وزاری بۆ ڕاگرتنی دەرکردنی و خێزانە نەدەربکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.